ڕەوەند سڵاو لە تۆ دیارە سیوەشتەمین ساڵیادی هەڵەبجە سیوەشتەمین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە ئەم ساڵ بە شێوازێکی بێدەنگ بەڕێوە چوو ئەویش بەهۆی ئەو دۆخە خوازراوەی جەنگەوە کە جەنگی ئێران ئیسرائیل لەگەڵ ئێران و ئەمریکاوە ئیسرائیل و ئەمریکا پێکەوە هێرشکردنە سەر ئێران کاریگەری زۆری لەسەر ناوچەکە داناوە و کاریگەریەکەشی لەسەر هەڵەبجە هەبووە ئەوەی بوویەوە کاری ئەوەی کە تەواوی چالاکیەکان کە ئامادەکرا بۆ ماوەی 3 مانگە کار بۆ دەکرێت چالاکی لە ڕۆژی 16 سێ لە 15 سێ لە 7 سێ بەڕێوە بچێت هەموو چالاکیەکان هەڵۆشایەوە هونەر تەنها زمانی زیندوی هەموو نەتەوەیەکە کە کاریگەری هەبێت لەسەر زیندوی هێڵانەوەی ئەو یادەوەری و بیرەوەریانەی کە لە ساتە مێژوویەکانە ڕوودەدات یا لە کەرەسەتەکانە ڕوودەدات یا ئەو برینانەی کە دەکەوێتە جەستەی نیشتیمانەوە لە ڕێگای هونەرەوە دەتوانرێت بەردەوام کار بکرێت بۆ ئەوەی چ لە ڕێگەی تابلۆیەکۆ بێ یا لە ڕێگەی گۆرانیەکۆ بێ یا لە ڕێگەی شیعرێکۆ بێ یا لە ڕێگەی شانۆیەکۆ بێ کار بکرێت و ئەم زامنەتەوەیە بڵین لە فەوتان ڕزگار بکرێت چەندین کار و چالاکی ئەم ساڵ ئامادە کرابوو تاوەکو لە ڕێگەی هونەرەوە جارێکی دیکە زامی هەڵەبجە بە بیرینەوەی نوێ بخرێتەوە و هەڵەبجە و تاوانی جینۆساید بە نەوەی نوێ ئاشکرا بکات بەڵام بەداخەوە ئەو دۆخەنە خوازرە بۆ کاری ڕاگررتنی تەواوی ئەو چالاکیە و نەریانە بۆ قسەکردن لەسەر ئەو چالاکیانەی چی بوون کە بڕیار بوو ئەم ساڵ ئەنجام بدرێتەوە تا چەندێک ئەو دۆخەنە خوازراوە کاریگەری لەسەر ئەم بابەتە هونەری و ئەدەبیانە بۆ ڕاستەخۆ دەچینە لای مامۆستا سەرخەڵ غەفار بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە مامۆستا بە گشتی بۆ 38مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە چەند چالاکی هونەری و ئەدەبی ئامادەکرابوو کە لەم ڕۆژانەدا ئەنجام بدرێت لە 16 سێ یاخود 7 سێ و 16 سێ و 15 سێ مەڵێ سڵاو بۆ بینەرانی بەڕێز سڵاو بۆ کەناڵی کورسات سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و تاوای شەیدانی کوردستان نەویەکەین دیارە ئەم ساڵش وەک 38مین ساڵیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە کۆمەڵە چالاکی هونەری و ڕۆشنبیری و ئەدەبی ئامادەکرابوو بۆ ئەوەی لە ڕۆژانی 15 و 16 و 7 مانگە نمایش بکرێن بۆ خۆ دەزانی هەموو یادێک کە ئەکرێتەوە بۆ بیرهێنانەوەی ئەو تاوانەیەکەوە بەرامبەر بە میلەتەکەمان کراوە بەرامبەر بەژن بە مناڵ کە هەمووی جینۆساید کرا لەم شارەیە لە ماوەی چەند چرکەیەکە زیاتر لە 5,000 کەس شەهید بوون و 10,000 کەس برینار بوون بەداخەوە ئەم ساڵ بە حکمی ئەو بارە ئەمنیکەوە لە ناوچەکەیە ئەگوزارێت بۆ پاراستنی ئەمنیەت و سەلامەتی هاوڵاتیان بڕیارمانە وەک لیژنەی باڵا ئەو یادە نەکەینەوە بۆ ئەوەی گیانی هاوڵاتیانمان بەلاوە لە پێشتر بوو بۆیە یادەکە تەنها بە دانانی تاجە گوڵینەیەک ئەو یادەمان کردەوە چالاکیەکان چی بۆمەڵی چالاکی هەر لە کۆڕاڵەوە تاوەکو شانەوە تا کاری مناڵاند چەند پانێڵێک ئامادەکرا بوو کۆمەڵێک کتێب لە چاپدراوە ئەم کتێبانە بریتە لە مقابلە و وتوێژی شاد حاڵەکان برینارانی چەکی کیمیایی هەموو ئەمانە ئامادەکرا بوو بۆ ئەوەی لەو ڕۆژانە نمایش بکرێن بەڵام بەداخەوە هەموو ئەو چالاکیان ئەمان وەسا ئێوە وەک بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە ئەرکی گەورە لەسەر شانتان دەبێت بۆ پێی کە ئەکرێت ئەم چالاکیانە ئێستا لەم دۆخەدا نەکراوە و لەم دۆخەدا ڕێگە نەدرا بۆ نمونە بە شێوازێک لە شێوازەکان یادەکە زیندوو ڕابگرن بەڵام ئەمە زامێکی نەتەوەی گەلی کووردە تا چەندێک بیرۆکە و پلانیەوەتان هەیە بۆ نمونە لە بیرەوەری ئەنفالدا بێ یا لە بیرەوەری بۆردومانکردنی شاری هەڵەبجەدا بێ ئەم چالاکیە هونەریانە لە بۆنەیەک ترا و لە ساتوکاتێکی تردا ئەنجامی بدەن و ئەم پرسەیە بە زیندوێتی لە لای نەوەی نوێ بەیاڵنەوە بەڵێ دەست خۆش بڕوا ناکەم لە ڕۆژمێری کووردا ڕۆژێک هەبێکەوە کۆمەڵە قارەمانێکی میلەتەکەمان شەید نەبوو بن و بەتایبەت گەورە تاوانی وەک ئەنفارمان هەیە 13/5/1970مان هەیە کە کۆمەڵێک ژن و پیاوی لاوی ئەم شارە تیا زیندە بە چاڵکران بەڵێ بەشێک لەو چالاکیانە لە ڕۆژی ئەنفالە نمایشەکرێن لەگەڵەوەشدا هەڵەبجە خاوەنی ئەرشیفێکی زۆر بەهێز و گەورەیە و فۆتۆگرافەران ئەوانەی کە لە ڕێگای هونەرەوە کاریان کرد بۆ زیندوو ڕاگررتنی ئەم پرسەوە ئەوانەی کە جیاواز لە تاوانی ئەنفال تاوانی هەڵەبجە جیاوازەکەوەیە کە هەم ڤیدۆی هەیە هەم وێنەی هەیە توانیوەتی ڕۆڵێکی زۆر گەورە لە زیندوی ئاشتنەوەی ئەم تاوانە بکات ڕۆڵی هەبێت
و ئێوە چیتان کرۆ بۆەوەی وەکو ناوەندێکی ڕۆشنبیری کار لەسەر شیفکردنی ئەم پرسەیە بکەن، کار لەسەر دۆکۆمنتکردنی ئەم کەیسە بکەن وەکو ناوەندێکی ڕۆشنبیری جگەلەوەی کە مۆنومنتی شەیدانی هەڵەبجە ئەوە ئەرکی خۆی بە شێوازێکی دیکە جێبەجێ بکات. ئێوەش وەکو ڕۆشنبیری هەڵەبجە لەم بوارەدا پلانتان هەیە کە کار لەسەر دۆکۆمنتکردنی پرسی جینۆسایدی هەڵەبجە بکەن؟ ئێمە لە ڕۆ هونەریەکەیەوە دیارە ئێستا دوو ناوەندی گەورەمان هەیە، ئەویش ناوەندی زانکۆی هەڵەبجەوە مۆنومنتی هەڵەبجە کە لەم دوو جێگەیە تەواوی ئەو تاوانە ئەرشیفی دۆکیۆمەنت ئەکرێەوە ڕۆژانە لێدوان لە شایەت حاڵەکان وەرەگیرێت. وەک ڕۆشنبیری ئێمە لایەنە هونەریەکەیمان لە ئەستۆیەوە ئەرکی سەرشانمانە هەموو ئەو تاوانە لە ڕووی هونەری و ئەرشیفە و دۆکیۆمنت بکرین بە ئەوەی ئەمە لە فۆتان و لە ناوچۆن بیپارێزین. بە تازایی من کتێبێکم لە بەردەسایەکی یەکێک لە نووسەرەکانی خۆمانە کە هەڵەبجەی ئێستا لە ژیانان نەماوە، یەکەمین نیشانەوەی کەەوە نووسیوێتی لە ئاواریا و لە شاری سەقز لەوێ نمایشکراوە لە یەکەم فیستیڤاڵی تاوانی کیمابارانی هەڵەبجە، ئەوەش لە چەند ڕۆژی ئایندا لە چاپە دێتوەکێتە بەردەستی خوێن. واتەمانە بۆ خۆیان گرنگن کە ئەو چالاکیە هونەریانەی لە ساڵیادەکانی هەڵەبجەدا نمایش کراون لە ڕۆژگارێکە لە منفا نمایش کرابێت یا لە دەرەوەی هەرێمی کوردستان، ئەمانە چۆن کارەکەن بۆ ئەرشیفکردنی ئەم چالاکیە هونەریانەوە وەک ناوەندێک بۆ پرسی جینۆسایدەوەش بەشێک بکەنەوە بۆم بابەتەیە. ئێمە دڵنیابەلەوە ئەو بەشە ئەەکەینەوەەوە لێرە جێ خۆەتی من دەستخۆشی لە بەڕێزکا کە هاوڕەکرە کار بکەم کە ئەم وەک پێشمەرگەیەکەم وەک کادرێکی یەکێتی نیشتمانی کوردستان لە دەرەوەی وڵات زۆر هاوکاری ئێمە بوو بەتایبەت ئەو دەمەی کە لە مۆنومنت لە سەروبەندی دادگایکردنی سەرانی ڕژەمی بەئاسا بووین. ئەو پیاوە بەڕێزە توانی کۆمەڵێک لە ئەو گۆڤار و ڕۆژنامانە کۆبکاتەوە کەوا لە سەر تاوانی کیمابارانی هەڵەبجە نووسیبیان لە ئەوروپا لە ئەمریکا هەمووی هێنای خستێ بەردەستی ئێمە و ئێمەش تەسلیم بە دادگای باڵای تاوانەکانمان کرد. هەموو ئەوانەمان ئەرشیف و دۆکیۆمنت کردووە پاراستومانە. وەک ئاماژەم پێکرد کاک ئەزغەر کە هونەرمەندێکی شاری هەڵەبجە بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەمری خوای کرد. کاک ئەزغەر یەکەمین شانۆیی کە بۆ فیستیڤاڵی هەڵەبجە لە ئاوارەیان نووسراوە، ئێستا ئەوە ئێمە سەرقاڵی لە چاودانی ئەو نووسینەی. بەگەڕخستنی توانەکان توانای دیبلۆماسی پەیوەندیکردن بە هونەرمەندانی دەرەوە واتە بە جیهانیکردنی ئەم پرسێ لە ڕووی هونەرەوە تا چەندێک کارتان بۆ کردەوە لە ڕێگەی خۆتانەوە لە بواری هونەری فیلم سازیدا و لە دروستکردنی فیلمی سینەمایی لەسەر پرسی جینۆساید بۆ ئەمە پلانتان چییەوە، چۆن کار دەکەن، چۆن پەیوەندی بە هونەرمەندانی دەرەوە بکەن بێن لەم بوارەدا کار بکەن، یا خودیەوە لە ناوەندە هونەرەکانی دەرەوە پرسی هەڵەبجە بەرنە دەرەوە بیبەنە گەلەرەکانی دەرەوەی وڵات لەوێ پێشانگای تایبەت بە شێوەکاری تایبەت بە پرسی جینۆسایدی کورد و پرسی جینۆسایدی هەڵەبجە بکەنەوە. دەست خۆش کاک سەلا بابەتێکی جوانە و ڕژاند. بۆ خۆ دەزانی ئەمڕۆ ئەوەی لە ڕێی فیلمێکی سینەماییەوە ئەتوانێت دۆزە ڕاواکەت بە دنیای دەرەوە بگەێنێت لە ڕێگای دەیان سەفیر و باڵۆزەوە ناتوانانی تۆمە بگەێنی. ینی ئەمڕۆ سینەما بۆتە ئەو باڵۆزەی کە بەبێ پاسپۆرت و بەبێ فیزا خۆیەکە بە هەموو ناوەندەکانە و خۆیەکات بە هەموو ناوەندێکی بڕیاردانە. بۆیە وەک پارێزگای هەڵەبجە وەک بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە لەگەڵ جەنابی پارێزگارە سەرقاڵی دروستکردنی ژوورێکین بۆ بەرهێمەنانی فیلمی سینەمایی و کارە هونەریەکان بۆ ئەوی بتوانین لەگەڵ سینەماکارانی جیهانە کار لەسەرەوە بکەین، ئەم تاوانە بگەینە مەحفەلی نێودەوڵەتی و کاری لەسەر بکەین لە ڕووی هونەریەوە. دەستان خۆش بێ سەرکەوتون بە هیوای کاری باشتر. دیارە ڕەوەند ئەوەی کە میوانەکە ئاماژەی پێکرد دیارە پرسی بە دکۆمنتکردن و پرسی بە جیهانیکردنی جینۆسایدی هەڵەبجە لە ڕێگای هونەرەوە بۆ بە پرسێکی جدیە سا لە هەڵەبجە و میوانەکە ئاماژەی بۆ کرد کە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە لەگەڵ پارێزگاری هەڵەبجەدا ئێستا سەرقاڵی دروستکردنی ژوورێکی سینەماین بۆ هەڵەبجە کە ئەمە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئەم پرسە چیتر بە لۆکاڵی نەمێنێتەوە و ئەم پرسێ بکرێت بە پرسێکی گیانیوە لە ڕێگای هونەرەوە کار بۆ بە جیهانیکردنی پرسی جینۆسایدی هەڵەبجە بکرێت. دیارە ئەمە هەنگاوێکی زۆر باشە، پێویستە کاری زیاتری بۆ بکرێت و پێویستە ناوەندەکانی هونەریش وە لەم بوارەدا ڕۆڵی گەورە و کاریگەریانە بێت بۆ ئەوەی کە ئەم پرسە نیشتیمانیانە هەمیشە بە زیندوێتی بهێڵنەوە و هەمیشە کار بۆ بکەنەوەی نوێ لە هەموو پرسە جینۆسایدەکانی گەلی کورد و هەموو پرسە مێژوەکانی گەلی کورد ئاشنا بکەن، چونکە ئێستا جیلێک پێگەشتووە و نەوەیەک پێگەشتووە کە زۆر بە ئەستەمە ڕەنگە گەر
دۆکمنتێکی زۆر بەهێز نەبێ ئەستەمە تێبگات لەوەی جینۆسایدێکی بۆ شوازە لە هەڵەبجە 38 ساڵ بەرێسە ڕووی داوە لە چەند چرکە ساتێکدا 5,000 وڵاتی شەهید دەبێت و 10,000 وڵاتی بریندار دەبێت بە سەدان منداڵیش تاوەکو ئێستا چارەنووسیان نادیارە.